تا دێت ڕێژەی توشبوون بە کۆرۆنا لە شاری کەرکووک زیاتر دەبێت و ماوەی 48 کات ژمێریشە 3 هاوڵاتی بە هۆی کاریگەری کۆرۆناوە گیانیان لەدەستداوە. فەرمانگەی تەندروستی کەرکووکیش هۆکاری هەڵکشانی ئامارەکان بۆ پابەندنەبوونی بە هاوڵاتیان بە ڕێنمایە تەندروستیەکانەوە دەگێڕێتەوە. ئێمە تا ئەم ماوەی ئەخیرە باش بوو، یعنی ئێمە تا لە مانگی دووە حاڵەتەکان دەست پێ کرد تا ئێستاکە ئەتوانین بڵێن نەیهێشت خلال ئەو فترێ نزیک ینی زوو پەتاکە بڵاو بێتەوە. بەڵام ئێستاکە کە گەیشتین ئەو مەرحەلەیە خەڵک بێزار بوو لە قەدەغی هاتوچۆکردن و هەر لە ماڵەوە دانیشێت بە دەستی کردە دەرچوون و هەڵکە ئەستا ڕۆی بۆ شوێنی ئیشکردن و ینی پابەندەبوون بە ڕێنمایە تەندروستیەکان وای لێ کرد ئەم ماوەیە توشبوون زیاد کات. بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی توشبوانی کۆرۆنا لە عێراق شانەی باڵای قەیرانەکان بڕیاری قەدەغەی هاتوچۆی لە پارێزگاکانی عێراق بۆ ڕۆژی شەممەی داهاتوو درێژ کردوێتەوە. ئەمڕۆژ لە کەرکووک ڕێو شوێنەکان تونتر کران و سزای سەرپێچیکاران دەدرێت. اليوم نحن في كركوك. ئەمڕۆ ئێمە لە کەرکووک بە بڕیاری شانەی قەیرانەکان قەدەغەی هاتوچۆمان تونتر کردەوە. ئەمەش لەبەر ڕۆشنایی بڕیارەکانی شانەی باڵای قەیرانەکان کە سەرکۆزیران سەرپەرشتی دەکات. ئەم ڕێوشوێنە توندانە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەڕێوە دەبرێن و هێزە ئەمنیەکان لەسەر پرد و ڕێگا گشتیەکان بڵاویان پێدەکرێت و ئەو ڕێگەیانە بە ئۆتۆمبیلی پۆلیسدا دەخرێن نەک بە دیواری کۆنکرێتی. ئامانجمان سنووردارکردنی هاتوچۆی هاوڵاتیانە، چونکە دەزانین هاوڵاتیان پێویستیان بەکاری ڕۆژانە و بژێوی پەیداکردنە، بەڵام لەبەر سەلامەتی گیانی خۆیان و کەس و کاریان ئەم ڕێوشوێنانە پەیڕەوەکەین. ئەمەش دوای ئەوە دێت ماوەی چەند ڕۆژێکە لە کەرکووک و عێراق و تەنانەت هەرێمی کوردستانیش ئاماری توشبووان ڕووی لە زیادبوون کردووە. هەموو ئەمەش لە ئەنجامی بەریەککەوتنی هاوڵاتیان و پابەند نەبوونیان بە ڕێنمایە تەندروستیەکانەوە. لە سەرەتای سەرهەڵدانی کۆرۆنا لە کەرکووک 189 حاڵەت تۆمار کراوە. 107 نەخۆش ئێستا لەژێر چاودێری پزیشکیدان و 87 توشبووی دیکەش چاک بوونەتەوە. 6 توشبووش بەهۆی کاریگەری کۆرۆناوە لە کەرکووک گیانیان لەدەستداوە و ڕۆژانەش ئامارەکان ڕوو لە بەرزبوونەوەی زیاتر دەکەن. بۆیە تەندروستی کەرکووک داوا لە هاوڵاتیان دەکات پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.